واشنتن مەترسیدارترین موشەکی تارمایی بۆ شەڕی ئێران دەخاتە گەڕ بەهۆی هێرشێک ئەمریکا هەڕەشەیەکی خوێناوی لە حەشدی شەعبی دەکات بۆ گفتوگۆکردن لەبارەی سیستەمی دەواازە سنووریەکان شاندێکی هەرێم دەچێتە بەغدا. ئاژانسی بلومبێرگ بڵاوی کردەوە واشنتن بۆ ڕوبەڕووبوونەوەی تاران مەترسیدارترین موشەکی ناسراوی تارمایی دوورمە و دای خۆی دەخاتە ئامادەباشیەوە. باگوێرەی راپۆرتەکە ئەمریکا دەستی کردووە بە گواستنەوەی موشەکەکانی جۆری لە بنکە جیهانیەکانەوە بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست. ئەم هەنگاوە دوای 5 هەفتە لە گرژیەکان دێت و ئامانزلەی لێدانی بنکە ستراتیژیەکانی ئێرانە. نرخی هەر موشەکێک 1.5 ملیۆن دۆلارە و توانایەکی بەرزیان لە خۆت زیینەوە لە ڕادار هەیە. هاوکات دۆناڵد ترامپ هۆشداری کۆتایی داوەتە تاران کە ئەگەر گەروی هورمز نەکەنەوە ڕوبەڕووی وێرانکەرترین هێرش دەبنەوە. ئەم جوم و جۆڵە سەربازیە وەگامادەکاریەک بۆ دەستپێکردنی ئۆپراسیۆنێکی بەرفراوان دژی کۆماری ئیسلامی لە چەند ڕۆژی داهاتوودا هەژمار دەکرێت. باڵوێزخانەی ئەمریکا لە بەغدا ڕایگەیان میلیشیاکانی عێراق کە سەر بە ئێرانن دوێنێ دوو هێرشیان کردوتە سەر بنکە دیبلۆماسیەکانی واشنتن. ئەمریکا ئەم هێرشانەی وەک هەوڵێکی ڕاستەوخۆ بۆ تیرۆرکردنی دیبلۆماتکارەکانی ناو بردو هۆشداریەکی توندیشی ئاراستەی گروپە چەکدارەکان کرد. باڵوێزخانەکە جەختی کردەوە ئەگەر حکوومەتی عێراق نەتوانێت پابند بێت بە ئەرکەکانی بۆ پاراستنی نوێنەرایەتیە بیانیەکان ئەوە واشنتن هەرگیز دوودڵ نابێت لە بەرگریکردن لە کارمەند و دامەزراوەکانی با شێوەیەکی سەربازی. ئەم هەڕەشەیە ئاماژەیە بۆ گەری ڕوودانی پێکدادانی خوێناوی لە ناو خاکی عێراقدا. ئەمریکا ئامادەی تەواوی نیشانداوە بۆ وەڵامدانەوەی توندی جم و جۆڵی هێرزەکانی حەشدی شەعبی لە عێراقدا. ئەمڕۆ یەکشەممە شاندێکی باڵای حکوومەتی هەرێمی کوردستان بۆ گفتوگۆکردن لەسەر چەند پرسێکی گومرگی و لە ناویدا سیستەمی ئەسیکۆدا دەچێتە بەغدا. بەپێی زانیاریەکان شاندەکە پێکهاتوو نائومێد سەباح سەرۆکی دیوانی ئەنجومەنی وەزیران و ئامانز ڕەحیم سکرتێری ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان و عەبدولحەکیم خەسرە و سەرۆکی فەرمانگەی هەماهەنگی و کەمال ڕەوف بەرێوبەری گشتی گومرگی هەرێمی کوردستان سەردانی ئەم شاندەی هەرێم لە کاتێکدایە هێشتا وەزارەتی دارایی هەرێم 120 ملیارەکەی بۆ بەغدا ڕەوانە نەکردووە و چارەنووسی موچەی مانگی ئازاریش بە هەڵواسراوی ماوەتەوە.